بەناوی خۆی بەخشندەی مهرەبان سڵاوتان لێبێ ئازیزانم بینەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پێم خۆشحاڵم لە بەرنمەیەکی تایبەت بە بانگەشەی هەڵبژاردنەکان بەناوی بەرنمەی نوێنەری تۆ لە پەرلەمانی عێراق تەبعاً بە خزمەت ئێوەی ئازوو خۆشەویست دەکەم. بەڕێزان لە ماوەکانی ڕابردوودا هاوڵاتیان شەقام بەگشتی کۆمەڵێک دەستخۆشی و کۆمەڵێک ڕەخنان بۆ نوێنەرەکانیان لە پەرلەمانی کوردستان و لە پەرلەمانی عێراقیشدا هەبووە. لەم بەرنمەیەدا دەمانەوێت ئەوەیە کلا بکەینەوە ئایا پەرلەمانتاران کە بەشێکیان خوان کاندید کردووە بۆ پەرلەمانی عێراق تا چەند دەتوانن داواکاریەکانی هاوڵاتیانی بەشمەینەتی هەرێمی کوردستان لە عێراق مافەکانیان دەستەبەر بکەن. بەشێکیان لەو کاندیدانە پەرلەمانتاری پێشووی هەرێمی کوردستان بوون، ئەوان تا چەند ئیشیان کردووە، کارەکانی ڕابردووان چی بووە، لە داهاتوودا لە هەنگاوی داهاتوودا تا چەند دەتوان خزمەت بە هەرێمی کوردستان بەگشتی بکەن. ئەمڕۆ لە سنووری ئیداری ڕاپەڕین کاندیدی ژمارە 22 بەڕێز سۆران عومەر کە کاندیدی سنووری دەڤەری ڕاپەڕین خەڵازێ دووکان بە خەزاو ناحەکانێتی میوانداریمان کردووە. کاک سۆران بەخێر بێن، سەرچاو وەرەتان کردین. کاک سۆران، من دەمەوێ بەر لە ئەوەی کە بچینی ناو بەرنامەکەەوە خۆشم وە میوانە بەڕێزەکانی پرسیارەکانیان زیاتر بەڕاستی مەدەح نەبێ، بەڕاستی دەمەوێت پرسیاری شەقام بێ، ئەوانیش ئاگادارن بەر لەوەی بچینی ناو بەرنامەکە. ئێوەش بەخێر بێن هەموو لایەکتان. دەپرسن هاوڵاتیان کاک سۆران خۆی کاندید کردووە، دەست پێشخەری کردووە، یاخود حەزبەکەی داوای لێ کردووە کە کاندید بێت، ئەمە خۆی زۆر هەڵدەگرێت. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاو و ڕێزم بۆ بەڕێست و میوانە عەزیزەکان و بینەرانیش. ڕەنگە لە هەرێمی کوردستان بە هۆکاری ئەوەی کە پۆست جا حکومی بێ، پەرلەمانی بێ، وەک ئیمتیاز سەیر کراوە. بەو مانایەی بە کەسێکیان وتووە پۆستێکت پێ ئەدەین بۆ خۆت و بنەماڵەکەت و پێی خانەنشینەبی و سوودمەند دەبی. بۆیە دەبینی لایەنەکانی دەسەڵات کە ئەم نەریتەیان هێناوە، پۆستێکیان داوە بە کەسێک یەکجار، پێی خانەنشین بووە بە پارەیەکی زۆر و دوایی وەک ئیمتیاز یەکێکی تریان هێناوە. بەڵام ئێمە لە کۆمەڵی دادگەری وەک ئیمتیاز تەماشای پۆست ناکەین، کەوا دەڵێم ئیمتیازەکانی پۆستەکە بەو جۆرەمان لێ کردووە کە بۆ نمونە موچەی پەرلەمانتارمان بە زۆر زانیوە، خانەنشینیەکەیمان بە زۆر زانیوە، نیوەیمان گێڕاوەتەوە بۆ حیزبەکە، جگە لەوەی کە هەرچی لە دەستمان هاتبێ لەو پێداویستیانەی خەڵک ڕوبەڕووی کردوینەتەوە پێیمان دابین کردووە. پەرلەمانتار بودجەی لە بەردەست نییە، پەرلەمانتار وەزارەتی لە بەردەست نییە، جگە لە موچەکەی، چکە من لەو دوو خولەی پەرلەمانتار بووم، دەمەوێت بەس موچەکەی ئیمتیاز بۆ پەرلەمانتار. بەڵام دوجار پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆن بە پەرلەمانتارانی کۆمەڵی دادگەریشەوە لەو ئیمتیازات و موچەیە بێبەش نەبوون. بەڵێ دوجار ئەوانیش بەریان کەوتووە. پرسیارەکە لێرەدا ئەگەر هاتبا موچەی پەرلەمانتار بە فعلی وەکو موچەی مامۆستایەک 800,000 ملیۆنێک بووە، ئایا ئەم کاندیدە بەڕێزانی ئێستا هەڵپەی ئەوان دەکرد بۆ خوان کاندید دەکرد؟ بەڵێ، هەڵبەت من هەڵپەم بۆ کاندیدی نەبووە. من کە ئێستا کاندیدم، دەستم لە کاری پەرلەمانی کوردستان کێشاوتەوە کە موچەکەی 8 ملیۆن دینار بووە. باش، ئەگەر بۆ ئیمتیاز لەوێ بوومایە سرم کزە کرد و بە زەلیلی دوای ئەوەی بەرامبەرم کرا قوبوڵمە کرد و دائنیشتم هەموو با موچەکەم بمێنێ. باش، نوێنەرایەتی خەڵک ئەگەر کەسەکە شیاو بێ بۆ ئەوەی متمانەی خەڵک بەدەست بێنێ، لە ڕاستیە ئەرکێکی قورسە. من پێم وایە ئیمتیاز بە کەسانێک دەبێ بدرێ لە ئاستێکی گونجاوە کە جیاوازی چینایەتی دروست نەکا، بە نمونە خانەنشینیەکەی زۆر بێ، موچەکەی زۆر بێ، بەڵام کەم ئەندامێک هیچ نەبێ، مامۆستایەک بە خزمەتێکی زۆر ئەوەندە نەبێ،
ئێمە هاتوین و تومانە ئەمە عەدالەتی تیا نییە زۆر زۆر و کەم کەم دەبێت زۆرەکە کەم کرێتەوە کەمەکەش زیاد کرێت ئیشمان بۆ ئەمە کردو بۆیە لە ڕابردووە موچەی خۆمان بەو جۆرە لێ کردووە کە هەمووی بۆ خۆمان نەبێ لەگەڵەوەش زۆر باشە ئەوەی بەرپرسیارەتی تێدا دەبێت بە جۆرێک بێ چاوی لە حرام و گەندەڵی و دزی نەبێ لە پەنایە بڵێ من پارەکەم کەمە بچێ ڕەشوە وەرگێ بچێ ڕێکەوێ لەگەڵ خاوەن سەرمایەیەکا و ژیانی خۆی تەئەمین کە دەبێت نەهێڵی پێویستی هەبێ بۆ ئەوەی خەڵک ئیستیغلالی نەکا لە قانوندانان لە چاودێریکردن ئەمە کۆمەڵە پێوەرە بۆ حکومڕانیەتیەکی باشە بێ وابێ بەڵام لای ئێمە بەداخەوە وا نەبووە بۆیە خەڵکی کوردستان نەحەقی نییە هەر ئیمتیازەکەی زۆر باشە کاک سۆران لەبەرەوەی کە باری بژێوی خەڵکی هەرێمی کوردستان خۆ دەزانی لە 2014ەوە لەگەڵاتنی داعشوە پێشتریش زۆر خراپە بەڕاستی زۆرترین تەرکیزی خەڵک لەسەر موچەی پەرلەمانتارەکان ئەگەرچی زۆر سێکتەری دیکەش هەیە کە لەوەی موچان باشتر بێت لە پەرلەمانتارەکان بەڵام خەڵک چاوی لەسەر نیە زۆرترین لە ڕایگەشتی زۆرترین شت ئەمە قسەی لەسەر کراوە ئێوە ئەو موچەیە بەشێک دەدەن بە حەزب دەمەوێت بزانم ئەوەی تری ڕاستە خۆ تا چەند ئێوە دەستبارگری خەڵکی هەژار و کەم دەرامەت بوون پێی ئایا بە فعلی ئەمەتان کردووە یاخود وەکو پەرلەمانتارانی دیکەی دەسەڵات خراوەتە ناو باخەڵەوە ئەزانی ڕەنگە زۆر جار وتنی ئەوەی کە ئینسان وەکو چاکە و خێرێکە ببێ بە ڕیا بڵێ یان بە چاودانەوەی خەڵک بۆیە زۆر کەم باسی ئەوەمان کردووە کە چیمان لە گیرفانی خۆمان بەخشیوە و پێشمان خۆش نییە باسیکەین باش بەڵام یەک نمونەی بچووکتان بۆ باسەکەم لە یەکێک لە سەردانەکانم لە خولی پێشووی پەرلەمان هاتمە شاری ڕانیە گەنجێک ناوی کاکە محەممەدە حەلاقە پێم خۆشە ئێستا گوێی لەمان بێ وتی تۆ سەرۆکی مافی مرۆڤی وتم بەڵێ وتی وەرە بابت بم بۆ نیشاندانی ئینسانێک لە یەکێک لەم کۆڵانانەی کە داخلی شاری ڕانیابی لە دەستی چەپەوە بزانە قبولێکەی ئینسانێک ئاوا بژی وتم بەسەر چاو کە چوین کۆمەڵێک پەرلەمانتاری دیکەشم لەگەڵ بوو تەماشام کرد تقریبەن ئەلێرەوە دیارە گەنجێک بە زنجیر بەسراوەتەوە زنجیر لە ملیایەتی لە شوێنێکایە وەکو کولانەکە بۆ ئاژەڵە کرێنە شوێنی ئینسان زۆر باش جەرگم ژانی کردمەمە چییە چۆن ئینسانێک بە زنجیر لە ملیە ئەلێرا ئەژی تیان ئەمە چەندین ساڵە ئاوا ئەژی زۆر باشە کە سوکاریم دۆزیەوە و کەیسەکەی بە شوێ خۆشبەختانە لەوێ دەربازمان کرد ڕایگەشتی دروست کرد کەیسەکەی بە شوێ گەیشت بەڵێ دەربازمان کرد و خانوویەکمان بۆ کڕی خانوویەکی نوێی دووقات زۆر باشە خستمانە ناوی بۆی شەرەفمەندانە بژی کاک سۆران و خانەوادەکەشی بەو مەرجەی خزمەتی بکەن تا لە ژیاندا بێ مەبەستم ئەوەیە ئیشێکی باشە لە ماوەی 8 ساڵی پەرلەمانتاریدا کاک سۆران ببوورە لە ماوەی 8 ساڵدا حتمما لەوەیە هەر پەرلەمانتارێک سەروەریەکی هەبێ لەوێ بەڕێستان جا لە زۆرێک لە پەرلەمانتارەکانی دیکە ئەمە مجاملە نەبێ هەندێک سەروەری دیکەشتان هەبێ من حەز دەکەم کاک سۆران ئەوانیش میوانە بەڕێزەکانیش جارێککە بە خێراتنیان دەکەم پرسیاریان هەبێ پرسیارەکانیان بەم ئاراستەیە بێت بەڕاستی بۆی کە دڵی هەمومان ئەوتنوێتی کە هەیەی بشکێنرێ بڵێ پرسیار مەدەح نییە پرسیار پرسە بەڵێ پرسە بۆیە پێم خۆشە چی لە دڵی خەڵکایە بوترێم کاکارزان ئێمە لە ڕێی زۆر کەسەوە دەستمان بە گیرفانی زۆر کەسا کردووە بۆ خەڵک ڕۆژانە تەکلیفی خەڵکمان لێ دەکرێت لە نەخۆش لە نەبوو لە خاوەن پێداویستی تایبەت هەمووی بە ئێمە جێبەجێ ناکرێ خۆ ئینسان ئەوەی کە خۆی هەیەی ئەبێ خۆشی پێی بژی بۆیە هەر کەسمان بە شایستە زانی بێ لەوەی ببەخشێ دەستمان بە ڕووی کەس و کەم کەسەوە
ناوەکە پێداویستێکی بە ئێمە بڕوا بۆی بکەین لە حکوومەت بێ لە دەرەوەی حکوومەت بێ درێغیمان نەکردووە لە گیرفانی خۆمان بوو بێ ئەمانە منەت نین ئەوەی کە بۆ خوامان کرد بێ خوا بۆ خۆی پێی ئەزانێ بەڵام هەر کەسێک بۆ خۆمان ئەڵێ دینارێکمان پێداون بابێ دەستکا بە چاومانە زۆرە نەوانە بەڵام خەڵکێک کە گەندەڵی کردووە شتی ژێربەژێری کردووە سەفەقاتی کردووە بە ناشەرعی دەوڵەمەند بووە ئەمە ئەبێ لێی بپرسیتەوە من ئەینە لەکە هازا ئێمە کە بێ منەت بەرامبەر هەرچی دز و گەندەڵی ئەم وڵاتە هەیە قسەمان کردووە پێمان وتووە ماڵەکەت حرامە ئەوەی کە کۆت کردوێتەوە داهاتی ئەو میلەتەیە ئێوە پێی دەوڵەمەند بوون بە ناشەرعی خەڵک پێی هەژار بووە زۆر باشە کەسێک کە بێ منەت بێ ئەتوانێت دەستکا بە چاوی دز و گەندەڵا کەسێک کە شتێکی هەبێ نوێنەرایەتیەکەی وەک خۆی ناکە پاشەکشاکە لانی کەم بێدەنگە بێ یان نەکەوێتە مەدح و سەنای ئەوەی لی مستەفید بووە زۆر باش ئێمە سوپاسی خواکەین لە وەزیرمان هەبووە خەڵک ڕۆژانە باسی گەندەڵی حکوومەتەکە بۆ باسی گەندەڵی وەزیرێکی کۆمەڵی دادگەری ناکرێ ئێمە پەرلەمانتارمان هەبووە بەرامبەر بە زۆر کەسی مستەفیدی ناشەرعی لە هەرێمی کوردستانە قسەمان کردووە بێ منەت بن چیان لەسەرمان هەیە بۆ نایڵێن ئێمە بەوانمان وتووە دز باش ئێگەر شتێکیان هەیە لە سەرمان خۆ لەبەر چاوی کاڵی من دەمەوێت زۆر باشە کاک سۆران سوپاس وەڵامەکان میوانەکانیشم بەشدار بن بەخێر بێن سەر چاوانمان دەمەوێت بەشدار بن تا چەند وەڵامەکانی کاک سۆران ئێوە وەکو هاوڵاتیان یارێمی کوردستان وەڵامەکان جێگەی ئەقناعن بەڕاستی ئایا جگە لە کاک سۆران هەر کەسێکی دیکەوێ حتمما وەڵامی هەردەبێ بۆ پرسیارەکان کە خەڵک ڕوبەڕویان دەکاتەوە تا چەند ئیقناعتان هەیە بەم پرسیاران یاخود هەر پرسیارێکی دیکە هەتانە پرسیارەکانیان ئاراستە بکەن بەڕێز بە خێراتنی کاک سۆران عومەر دەکەم دەستخۆشی لە کەناڵەکەتان دەکەم یاخوا بە خێر بێ سەر چاوانم کۆمەڵی خاڵم ئاراستە کردووە دەمەوێت پێشکەشی کاک سۆرانی بکەم یەکێک لەوانە لە ئەگەری سەرکەوتنت تا چەند دەتوانانی پرۆژە و خزمەت بگەینی بەسەردەم شار و شارۆچکەکان و هەموو زوڵم و ستەمی لە میلەت کراوە لە چ دەڕێ لە زیندانی سیاسی لەوەی دەڵێ زیندانی سیاسی زیندانی بادینان و لێبڕینی موچە و گەڕانەوەی پاشەکەوت کراوەکان و شەقامەکان و جادەکان لە دوای 30 ساڵ نێوانی سێ پارێزگران نەکرا بە دوو سای سێ پارێزگا ڕۆژانە چەندین جار حادیسە و شتی تێدا ڕوودەدا و خاڵشکەشم ئەوەیە کە پلە بەرزکردنەوەی موچەی فەرمانبەران و خانەنشینان و چەند کۆمەڵە کەس یعنی پلیان بەرز ناکرێتەوە تا چەند ئێوە دەتوان چارەسەری و کێشانە بکەن تکایە وەڵام بە تەدریجی فەرمووکە دەست خۆش بێ یەکەم من نوێنەرایەتی دەڤەری ڕاپەڕین تا دووکانەکەم ئەوەی کە گرنگە بۆ ئەم ناوچەیە پەیوەست بە عێراق مەرزێکی نێودەوڵەتی بۆ ئەم ناوچەیە کە کێلەیە زۆر گرنگە ئینشاءڵڵا ئەگەر نسیبمان کەوتە پەرلەمانی عێراق و متمانەی خەڵکمان بەقەر ئەوە بەدەست هێنا نوێنەرایەتیان بکەینەوە بە یەکێک لە ئەولەویەتی کارەکانمان جگە لەوە ئەوەی کە پەیوەستە بە گوزەران و ژیان و ئاوەدانیەوە ئەوانەی تری باست کرد گرفتی ئێمە لەگەڵ حکوومەتی هەرێم ئەوە بووەکە ئەوتیان فرۆشتووە پارەکەشی دیار نەبووە موچەشیان بڕیوە پلە بەرزکردنەوەیان لە ساڵی 2015 یا 14 بڕیویانە هین ڕایان گرتووە ئەوەش بەشێکە لە امتیازێک کە فەرمانبەرێک مافێکی یاسایی خۆیەتی دوای 4 ساڵ پلەی بەرزە بێتەوە موچەکەی ئەگۆڕێ زۆر شتی مافی یاسایی خۆیەتی هەمووی ڕاگرتووە من کاتێ لە پەرلەمانی کوردستان بووم ڕەنگە لە سەرەتاییترین ئەو پەرلەمانتارانە بم کە ئەم دووەسیە زۆر کارم لەسەری کردووە و بەداخەوە ڕەنگە دادوەرەکان بۆ خۆیانیان چاکرد بێ هەر لەسەر ئەوە یاداشتێکمدا بە ئەنجومەنی وەزیران کە ئەوانیشە بێ هی فەرمانبەران چاکەنەوە وعدیان زۆر داوە کە ئەوە بکەن ومێ دەکەم ئینشەڵا پەرلەمانتارانی کوردستان هەر بە شوێنی شێوەن
بتوانن ئەو یاداشتەی کە داومانە نەتیجەی هەبێ بەداخەوە کە کاتێک بەشە بودجەی هەرێم لە بەغدا بەهۆی تەسلیم نەکردنی نەوتەوە ئەدرێ و ئەو پارانەی تر کە بە پەرەپێدانی پارێزگاکان دێت بۆ هەرێمی کوردستان ڕەنگە وەک پێویست بەسەر ناوچەکان و بەسەر قوربانی ناوچەکان و ئاوەدانی ناوچەکان دابەش نەکرابێ ئەمەی کە ئێستا لە منتقەی ڕانیە دەبینین دووسایدێک ڕانیە دووکان هەیە یعنی ئینسان نازانم ئەمانە تەریق نابنەوە هەموو ڕۆژێدەن بەو جادا چەند ساڵە من دوو خولی پەرلەمانی کوردستان کە 7 ساڵ بەو جادا هاتووم شتێکی وان نەگۆڕاوە بالمناسبە کاک سۆران تەسووری قسەکان لێ تێک نەچێت دوێنێ شەو خێزانێک 3 نەفەر هەر لەم ڕێگەیە کە من لە 2002 هاتوشۆ دەکەم بە حادسەی سارە گیانیان لەدەستداوە ئەمە ئیشی دەسەڵاتە تەسەور بکە تەنها ئەو قوربانیانەی لە ڕووداوی هاتوچۆ کە هۆکارێکی سەرەکی ڕووداوی هاتوچۆ سەرەڕای پابەند نەبوونی شۆفێرەکان خراپی ڕێگاوبانەکان و کەمی ئیشارەت و بە تایبەت بە شەوە بە هەندێک جادا ڕۆیەڵی سەحرایە نازانیەکەویتە چ چاڵێکەوە هیچ ئیشارەت و هیچ فسفۆڕێکی تیانە ئەمە شکستی حکومڕانیەتیەیە کە 30 ساڵ لە هەرێم ئاوا حکومڕانی کردووەکو تۆڵەی جادەی دوو ڕێگای نێوانی شارەکانی نەکردووە لە کاتێکە ئەو پارانەی کە بۆ پینە و پەڕۆی قیری خراپی جادەکان کراوە و دوای بارانێک و دوای گەرمایەک هەڵی داوە سکەی قیتاری پێ دروستە کرا بەم پینە و پەڕوانە کاک سۆران بەڵێ لەبەر چی زانیاریە یاخود هەرشیکردنەوە بەڵێ لەبەر چی بەڵێ هەندێک قیری شەقامەکان و ڕێگاگشتیەکانی هەرێمی کوردستان هێشتا قیری بەعسی تیا ماوە هی سەردەمی بەعس بۆ لەبەرەوەی قیرێک بۆ بە کوالیتی چیمەنتۆی زۆر بووە فێڵی تیا نەکراوە ئەمانە ئەچن فێڵ لە چیەکەن فێڵ لەو قیرەشەکەن کە بۆ جادەکانێکن مادەیەکی تێ ئەەکەن نسبەی چیمەنتۆتیایە ئەبێ بە ستاندارد و بەڵام بەشی یەک باران و گەرما ناکا و هەڵەتەکێ جارێکی تر ئەبێ کۆمپانیایەکی تر بێ قیرێتر بێنێ جارێک تر هەڵتەکێنرێتەوە جارێکی تر بڕندرێ ئەوەی کە سەرفیان کردووە بۆ ڕنینی قیرەکان بۆ پینەی شەقامەکان سکەی قیتاری پێ دروستەکرا بەڵام ئەمانە چونکە بۆ خزمەتی خەڵک نەهاتوون پارەکە بە کاڵ و کوڵاوی ئەدزن باکیشان لە ژیانی خەڵک نییە ئەم ساڵ یادی ڕاپەڕینی ئەم شارە کە دەواازەی ڕاپەڕینە بینیتان لە کووا کرایەوە لە شوێنی یەکەم تەقەی دەستپێکی 5 عامودێکی ڕزی و شەقامێکی وێران لە کاتێکە ئەم وڵاتە لێرەوە خەڵک بەرامبەر زوڵم ڕاپەڕی بەڵام هێشتا کارەساتی شەقامەکانمان زۆرترە لە کارەساتی شەڕی ناوخۆ زۆر باشە کاک سۆران من دەمەوێت لە ماوەی بەرنامەکەدا بەڕاستی دوو پرسیارێکە مابوو عەفوکە زۆر باش بەڵێ دوو پرسیارێکە ماماوەسە جان سەبارەت بە ئەوەی بە هەلیکاری بۆ گەنجان یعنی ساڵانە تقریبا 120,000 کەس دەبنە سەر و 18 ساڵ و هیچیانیان لە ماڵە دانیشتون یاخود لە ڕێگەی خارجاتیا دەچن یعنی ئەوەندەی خەڵک لە ڕێی خارجاتیا چووە ئەوەندە لە ڕێگەی هاتوچۆدا تێنەچووە یاخود بۆ خوێنکارانیش یعنی هەلیکار بۆ خوێنکار و شتیوە یعنی تەعینات و مەسەلەی تەعینات و شتانە هەموو شتێک بۆ واستەکاری دەکرێت شتە چارەسەر بکرێت تکایە وەڵام کاک سۆران ئەمانە لە زمنی دەسەڵاتەکانی ئێوەدان لە پەرلەمانی عێراقەگەر بڕۆن هەمووی پەیوەندی بەوەوە هەیە دەمەوێت کاتەکە بەشمام کە بەشە بودجەی هەرێم بگێڕینەوە لە بەغداوە بۆ ئاوەدانی و بۆ ئەوەی کە تەشجیعەوە بکەین پرۆژەی استراتیجی لە وڵاتە بکرێ بۆی هەلیکار دروستکە تەعینات بێ بەرنامە ئەمان هاتوون لە ساڵانی ڕابردوو بۆ دەنگدان لە هێزی پێشمەرگە خەڵکیان تەعین کردووە بۆ دەنگدان ئەندام و کادری خۆیان لە دەوائیرەکاندا ناوە هیچی بەرهەمی نییە ئەچتە دائیرەیەک پڕە لە فەرمانبەر وای لێ هات ئێستا ئیشیان بە خەڵک نەما تەعیناتیان ڕاگرت تۆ زانکۆت کردووە بە پارە 4 ساڵ جارێک چەند هەزار خوێندکار ئەبێ بە
خاوەن بڕوانامە پێویستی بە ممارەسەی ئیشە کەرتی تایبەتت احتیکار کردووە زۆر باش لە وڵاتانێک کە وڵاتی پێشکەوتون سیستەم تەندروستە چی ڕوەدا کەرتی گشتی کە حکوومەتە بارگرانی کەم لەسرە خەڵک لە کەرتی تایبەت کارەکە کەرتی تایبەتیشان کرۆ بە کۆمپانیای خۆیان خزمی خۆیان ئەمە بە چییە بێ بەوە ئەبێکە بە یاسا نێوانی کەرتی گشتی و کەرتی تایبەت ڕێک بخەین بۆی هەلی کار دروست بێتەوە ێستا قۆڕەخکاری بۆڵین دەستی حیزب و کۆمپانیای حیزب لە بازار ببڕین بۆی ئەوە دروست نەبێت کە تۆ یەک واستە دنیا خزمت نییە ئیشت دەست ناکەوێت تاعینیش نابی چەکداریشت دەست ناکەوێت زۆر باشە دەست خۆش ئەو خاتونە بەڕێزەگە پرسیارێکی بێ من دەمەوێت زیاتر پرسیارەکان بۆ ئاراستەیەدا بێ کاک سۆران کاندیدی ژمارە 22 لە پەرلەمانی عراق بەڕاستی ئایا لە پەرلەمانی عراق تەرکیزەکان بخینە سەر ئەوێ چی پێدەکرێەوە دەسەڵاتە یاسایانەی کە بە پەرلەمان دراوە لە زۆر باشە ئەو خاتونە بەڕێزە فەرموو سەرەتا بەخێراتن دەکەم کاک سۆران عومەر بەخێر هاتی پرسیارێکم لە بەڕێستان ئەوەیە ئایا لە ناو کۆمەڵی دادگەریدا بۆ هەر ئەو فەیسانن هەر ئەو کەسانن کە دووبارە دەبنەوە هەم لە پەرلەمانی کوردستان هەم بۆ پەرلەمانی عێراق هەر ئەو کەسانن کە دووبارە دەبنەوە بۆ کەسی تازەتان نیە فەیسی تازەتان نیە ئەمە پرسیارەکەم پرسیارێکی دووەمیشم کاکارزان پرسیارێکی لە جەنابەت کرد وەڵامەکەمان وەرگرت ئایا بەڕێزت بەخواستی خۆت یاخود کاندید کراوی بۆ پەرلەمانی عێراق بەڵام دەنگۆیەکی تر هەیە لە ناو خەڵکدا کاک سۆران عومەر بۆیە کاندید کراوە بۆ پەرلەمانی عێراق بۆی پارێزراوتر بێ کە لە پەرلەمانی کوردستان وەگەوەی کە بینیمان کە ڕوویدا پارێزراو نەبووی بۆیە دەیانەوێت حیزبەکەت بتنێرن بۆ پەرلەمانی عێراق بۆی پارێزراوتر بێ هەروەها پرسیارێکی ترم بە کورتی لە بەڵێ پارێزبەندی هەبێت ئێنا پارێزراو نین لە بەغا بێ لە کوردستان یعنی بەڵێ پرسیارێک ترم بە کورتی لە بەڕێستان ئەوەیە ئایا ئێوە چیتان پێ دەکرێت کە بەڕێست یان هەر ئەندام پەرلەمانێکی حەزبەی کۆمەڵی دادگەری ئێوە چیتان پێ دەکرێت دەستان خۆش بێ سپاس جا لە پرسیاری یەکەمتەوە کە بۆچی من و مامۆستا ئەحمەد و کاک عەبدوستار کە پۆستی پەرلەمانی و وەزیری و ئەوانە بینراوە و جارێکی تر دووبارە و سێبارەین خۆی پێشەکی باسم لەوە کرد پێشتر وەک ئیمتیازم پۆستانە سەیر کراوە بەڵام ئێمە وەکو بەرپرسیارەتی وەریەگرین تۆیە کە دەنگەدەی بە من دەنگدەرێک کە دەنگەدا بە من پێمەڵێ لە قیامەتا یەخەتە گرمەوە لەسەر ئەو دەنگە ئەگەر خەساری کەی ئەگەر نوێنەرایەتی من نەکەی ئەگەر بۆ خۆدەوڵەمەندکردنی بکەی ئەگەر بۆ گیرفانی بکەی ئەگەر بەرژەوەندی خەڵک نەخەیتە پێش بەرژەوەندی خۆت و حیزبەکەشت ئەم ئەمانەتە ئێمە وەکو دین سەیرەکەین کە ئەمە بەرپرسیارەتیە ئەمە ئەوەیە کە خوا لە قیامەت ڕامانەگرێ ئەڵێ وەقیف و ئینەهم مەسئولون ئەمانە ڕابگرن کەسیکەتانیە لە ناو حیزبەدا هەمان ئەوەی ئێوە وەربگرێت هەمان ئەوەی کە ئێوە دێڵێن هەمان شتی هەبێت پرسیارەکەی جوانەکە سۆران کەسی تر نییە لە قیامەت ڕایگرین بڵێن وەقیف و هم جا منیش حەزەکەم مەسئول نەبم خوا لە قیامەت لەسەر دەنگی ئێوە محاسەبەم بکە منیش حەزەکەم بڵێمە مەسئولە لە خۆی و ماڵ و مناڵەکەی لێپرسینەوەی ئاسانترە زۆر باش پەرلەمان ئەزمونە و دەنگدانە بە کەسەکە کە ئەگەر شیاو نەبێ ئەگەر شایەنی ئەوە نەبێ و ئەگەر شتێکی پێ نەبێ ناتوانێت بێتە بەردەمی خەڵک ئەکرێ بڵێن بریا کۆمەڵی دادگەری دەیان کادری گەنج و کوڕکچی وەکو ئێوەی هەبوایە کاندید بێ بۆ ئەوەی کە منیش ئەو ئەرکەم لەسەر لابەرن منەت ناکەم بەسەر خەڵک ئەگەر خەڵک متمانم باتێ لە کوردستان چۆن بووم لە عێراق باشترە بم بەڵام وەکو ئەرک و بەرپرسیارەتێکی قورس تەماشام کردو بۆیە کاتێک کە داوایان لێ کردوم کاندید بم ڕەدم نەکردوتەوە پارێزراویش و پارێزبەندیش هەمومان باشە زانین کەسمان لە هەرێمی کوردستانە پارێزراو نەبووین بەوانەشەوە کە پارێزبەندیمان هەیە نوکتەیەکتان بۆ بجێڕمەوە لەسەر پارێزبەندی ئەڵێن کە پارێزبەندیەکان لە من سندەوە وتیان کاکە ئەو حیزبەی کە پارێزبەندی لێ سندویتەوە پارێزبەندی وشت نازانێ وەکو ئەم نوکتە وایە ئەڵێن
پەرلەمانتارێک لە سەیتەرەیەک پۆلیسەکە پێوتوە دابەزە دوێتی پارێزبەندیم هەیە و توێتی مایاسیریشی هەبێ بێ دابەزی وەی زانیۆ پارێزبەندی نەخۆشیە پارێزبەندی چییە لە منیان سندەوە و دامیانە دەست فەرمانی گرتن و ئەو دادگایی کە گەنجانی بادینانی تیابەسی خۆر محاکەمەکران من بۆەوە ناچمە بەغدا پارێزراو بم یا پارێزبەندیم هەبێ بۆەوە ئەچم شەڕ لەسەر مافی ئێوە بکەم بۆ ئەچمەوانەی کە 16 ساڵە لێرە ڕۆشتون بۆ بەغا و خەریکی پۆست و پارە بوون نەیەڵین چیشمان پێکرێکەوت هیچمان پێ نەکرێ ئەم شتانەیە ناڵێم چیمان پێکرێ بەزەڵێم ئەم شتانەمان پێ ناکرێ نەکراوەکانە ژمێرین کراوەکانیش هەوڵی بۆ دەین یەکەم خیانەت لە ئەمانەتی دەنگی خەڵک ناکەین ئەمەمان پێکرێ دزی ناکەین ئەوەمان پێکرێ درۆژ ناکەین هەرچی ئەو میلەتەش دێتە بەردەستمان وەکو ئەمانەت ئەی پارێزین ئەمانەمان پێکرێ ئێجا خۆکێشەی ئێمەژەوەیە ئەمانە خیانەتیان لە میلەت کردووە ئەمانەتیان لایە دزیان لێ کردووە نەیان پاراستووە و بۆ خۆشیان ژیاون ئێمە بۆ خوا لە پێناوی خەڵکاژین ئەو ڕێیەمان گرتووە و ئەو ڕێژ ڕێی پێغەمبەرانە بە خەڵک بڵێن خەڵچینە ژیانی خۆتان هەڵی بژێرن بۆ باشتر زوڵم قبول مەکەن مەبنە بەرەی ستەمکار ئێوە ڕێی پێغەمبەرانە خۆ ڕێیەکی کەم نییە باشە کاک سۆران ماوەی بەرنامەکەم زۆر نەماوە دەمەوێت ئەگەر مداخەڵی تر هەبێت ئەگەر ناخۆمان دەست بەگرتووە کام بکەینەوە بەڵێ فەرمووی بسم الله الرحمن الرحیم سەردا کاک سۆران بەخێر بێی چەند خاڵێکم هەیە لێرە ئایا ئەوە هیچ بەرنامێکتان هەیە بۆ ڕابەراتیکردنی ئەو دەنگە ناڕزەکانی شەقام و خڕکردنەوەیان و جێرانەوەی ئینتیما بۆ گەنجە بێهێواکان کە سەری خوان هەڵدەگرن و نیشتمان بەجێ دەهێڵن دووەمیان ڕاستکردنەوەی ئەو بیربۆچوونەی کە لە زۆربەی خەڵکی هەیە کە هەموو حیزبەکان وەکو یەکن ئایا ئەوە چۆن بووان دەستەی منن کە ئەوە وانە سێهەمیان خوای گەورە دەفەرمێ يا أيها الذين آمنوا لما تقولون ما لا تفعلون كبر مقتا عند الله أن تقول ما لا تفعلون وبو هم كانديدا بارزەکانە بە تایبەتی بۆ حیزبای ئیسلامیەکان لە پێناو چوون بۆ پەرلەمانیان بۆ هەر پۆست و پلەبایەکیکە وعد و بەڵێنێک نەدەن کە ناتوان ئەنجامی بدەن تر سوپاس دەستە خۆش بێ بەداخەوە نەتیجەی بێهیوایی 30 ساڵی حکومڕانیە کە گەنج و لاوەکانمان لە وڵاتە هەڵدێن ڕێی مەرجی ئیجا ئەگەر نەبەر پێیان باشترە لە ژیان لە سای ئەم دەسەڵاتە ئێمە زۆر دەمێکە داکۆکی لەو گەنجاناکەین دیفاع لەو خەڵکاکەین بەڵام گلەیەکیشمان هەیە لە خەڵکێک تا ئێستا زۆرینەکەی بەداخەوە لەگەڵ ستەمکارایە معقولە تۆ 30 ساڵ 30 دانە ساڵ حکم بکە هێشتا هەر ئەو زۆری نەبێنێ دەلالێتە سەرەوەی خەڵک ئەوانی دەوێت کاک سۆران آخر خەڵک ژیانی خۆی هەڵبژاردووە خەڵک هەڵی بژاردووە ئەمانە حکمی بکەن حکمی ئەمانە ئەوەیە کە 30 ساڵە بەدبەختی و نەکبەتی بۆ خەڵک بەرهەم هێناوە تۆ بێی دوای ئەم 30 ساڵە هەر دەنگی بیتەوە و دوایش ناڕازی بی نابێ جگە لەوە ناشکرێ ئەوەی ناڕازیە لە ماڵ نەیەتە دەرەوە و بڵێ گۆڕانکاری ناکرێ و تازە هیچ ناکرێ و ئێوە چیتان پێکرێ و هیچتان پێ نەکراوە تۆ پشتیوانیم بکە چۆن پێم ناکرێ تۆ بە تەنیا جێمیێڵی بەڵێ پێم ناکرێ تۆ زۆرینە پچی دەنگ بدەیتەوە بەوەی کە 30 ساڵە زوڵمت لێیەکە دوایش بێ بۆ مافەکانت داوا لە من بکەی گۆڕانکاری دروست نابێ هەر میلەتێ زوڵم ڕەت کاتەوە گەنج و لاوی پیر و کەم ئەندامی کچ و کوڕی خوێندنی بازاڕی هەمووی ڕێکە بێتەوە ناکرێ میلەتێکی موسڵمان کە بە منەڵێ لیمە تەقولونە ما لا تەفعلون ئەوەی ئەیڵەی بۆ بەکردەوە نایکەی باشە من ئەوەی ئەیڵێم ئەگەر بەکردەوە نەمکرد خواش محاسەبە مەکان نەکتەوە بەس تۆ بۆ دەنگهەی بەکردەوە خراپێک دوایش گلەی یەکەی
هەڵبەستە تۆ ناڵێم میلەتێکەڵێم کە زۆرینەکەی بەداخەوە 30 ساڵەوا هێناوێتی ئەشێوێ لە ماڵەوە دانیشێ نەیە بۆ هەڵبژاردن پشتیوانی یەکێک نەکاکە پشتیوانی لەوەکە خۆ پیشاندانی شەکرێ نیو سەعات و ئەڕواتەوە و ئەوەش ناکە بێوە شۆڕشم لەگەڵ کاخت تۆ دەنگم لەگەڵ نادەی شۆڕشم چۆن لەگەڵەکەی کاک سۆرانەمە بۆ پەرلەمانی عراقیش بە هەمان شێوە نییە زۆرینە و کەمینە لە پەرلەمانی کوردستان لە خولەکانی ڕابردوو ئۆپۆزیسیۆن زۆر بوو بەڵام لەم خولی ڕابردوو کە ئێستا شەر پەرلەمانتارەکان لەوێن تا ڕادەیەک پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆن کەمتر بوونەوە مەبەستەکەم لەوێ لە پەرلەمانی کوردستان ئەوەی کە لەو پرۆسە دموکراسیەدا یەکلای دەکاتەوە زۆرینە و کەمینەیە لە پەرلەمانی عراقیش تەبعاً ئەوە خۆمان دەزانین کە فەزایەکی فراوانترە لە ئەنجومەنی نوێنەران زۆرینە و کەمینەیە و لە ناو کاندیدەکان و پەرلەمانتارانی کوردیش لە بەغدا ئەوانەی کە ئۆپۆزیسیۆنی ئەوانن هەرکەمینەن دیسان دەکرێت ئێستا ئێمە بەڵێنی باق و برێخی زۆر گەورە بە خەڵک بدەین و دواتریش بە فعلی کاتینە ناو ئەرزی واقع هیچ نەکرێت هەر کەس بەڵێنێکەدا کە هاوڵاتی گۆڕانکاری ڕیشەی دەوێت هاوڵاتی ئێستا دەوێت بڵ کاکسۆران بڵێ وەعدتان پێدەدەم چوومە پەرلەمان وەکو هەندێک لە کاندیدەکانی تر بۆ نمونە ساڵی داهاتوو نەوتی سپی بۆ ماڵان لە وەرزستاندا گەرانتیە تۆ گەرانتیەکی ئاوا بدە بە هاوڵاتیان بڵێ تەکید بە خەڵک پشتگیریتان دەکات هەندێک لە بەڵێنەکانی کاندیدی بۆ بە تەمسیل بەڵێ ئەزانی بۆچی خەڵک ئەگەر پێی وا بێ بەوە دەنگ بێنێ وعدی قەبە با دوای خۆی بشارێتەوە ئەمە لە سەرەتاوە نوێنەرایەتی خەڵک نییە کاکە ئێمە وعدمان ئەوەیە لە هەر جێیەک زۆڵ مستەم هەبێ ئێمە لەبەرەی ئەو خەڵکە ستەم لێکراوەین دژی زۆڵ مستەم نوێنەرایەتی حەقیقییانەکەین نوێنەرایەتی حەقیقی عنی مافەکانی تۆ ئەوەی کە شایستەی دارایی تۆیە لە بەغدا ڕێ نەدەین خەڵکێک بیکا بە ئیمتیاز بۆ خۆی و پۆستێکی پێوەرگرێ و تۆش وەلا بنیە پێشووتریش نوێنەرایەتی کورتەر هەبووە لەوێ ئەوان کردووە نوێنەرایەتی کورد ئەوەندەی خەریکی پۆستی وەزیری فلان بووە کە لەسەر گەندەڵی بۆیان ناردینەوە ئەوەندە خەریکیەوە نەبووە کە خەڵکی کوردستان مافێکی یاسایی هەیە دەستوریە دەستەبەریکە شایستەی دارایی هەیە بۆی وەرگێت بۆ خۆی وەرگرتووە ئێمە ئەوە ناکەین و ئەوەش تێکە دەین جگە لەوە مامەسا کارزان ئێمە مکەلەفین بەوەی هەوڵ بدەین کەم تەرخەم نەبین ڕازگۆ بین لەگەڵ بەڵێنەکان نەتیجەکەی لای خوای گەورەیە یعنی ئەگەر من وعد بدەم بڵێم خەڵکینە ساڵی ئایندە نەوتی سپیتان بۆ دێنم ئەمە ئیشی حکوومەتە بیهێنێ بەڵام ئەرچی منە پێی بڵێم مافی ئەو خەڵکە لە نەوتی سپی ئەبێ دابین بکەی شەڕی لەسەر بکەم هەوڵی بۆ جا پرسیارەکە ئەوەیە دەیکەن لە پەرلەمان یاخود لەوێ وەکو بەشێک لە پەرلەمانە تارانی دیکە تەرکیزی پەرلەمانتارەکان دەچێتە سەر فلان پشت لەسەر مافی خەڵک هەموو شەڕێکەکەی کاک سۆران زۆرترین شت کە بەڕێستان لە بانگەشەکانی هەڵبژاردن لەوە تای دەستی پێکردووە من چەند جارێک بەرگوێم کەوتۆیش ئەوەیە کە ئێمە هیچ نەکەین لە بەغدا ئەو شەڕاکەتە درۆینەی کە لە بەغدا دروستیان کردو تێکی دەدەین بەڵێ طبعاً تێکدان ئاسانە بەڵام ئەی بنیادنانەوە بەدیلی تێکدانی ئەمە چێ خۆمە ناڵین دیوارە ڕوخێنین تێکی دەین ئەڵێن ئێستا شەڕاکەتێک هەیە ئەگەر درۆینەش بێ ئەڵێن بەڵێ قسەکەی تۆ یەک ڕێزیەک کە بێدەنگی دروستەکە بۆ پلە و پۆست و ئەڵێن وەرە کاکە پۆستێک دەدەینێ و بێدەنگ بەو ئەوە ناویان ناوە یەک ڕیزی ئێمەوە قبول ناکەین ئەڵێن یەک ڕێزی بەو مەرجە قبولەکەین لە پێناوی مافی خەڵکا بێ وەرن یەک ڕێزین لەگەڵتان یەک دەنگین لەگەڵتان پشتیوانتانین بۆچی بۆ ناوەزیرێکی دارایی دانین و لەسەر گەندەڵی بێنن لە پەرلەمان متمانەی لێبسەنەوە بۆ ئەوەی بەشە بودجەی هەرێم دەرمانی پارەی پەرەپێدانی پارێزگاکان مەرجە نێودەوڵەتیەکانمان بۆ ئەمانە کە بۆ خەڵکە یەک دەنگە بین نەک بۆ ئەوەی ئەوان نەوت بدزن بانزین گرانکەن نەوتی سپیش نەدەن بە خەڵک ئەوانیش داوای ئەو هاتنە دەکەن کاک سۆران بەڵام ئەسڵ وایە ئەوان بێن یاخود ئێوە بچون چکە ئەوان زۆرینە ئەزانی زۆری حقیقەت و مەبدە ڕاستەقینەکە واقعەکە لای ئێوە یاخود لای ئەوانە پرسیارەکە ئەوە من پێم وایە ئەوەی کە لەبەرەی حەق بێ
کەمیش بێ لانی کەم ئەرکی خۆی ئەداکە زۆر باش. تەسلیمی زۆرینەیەکی گەندەڵ و ستەمکار نابێ خۆ ناکرێ ئەگەر زۆرینە ستەمی هەڵبژار تۆش بڵێ وەڵام من تاکێکم کەمم لایەنێکم بە تەنیا هیچم پێ ناکرێ ئەوە پێڵێن تەسلیم بوون ئێمە تەسلیمی هیچ زۆرینەیەکی نەعادیل و ستەمکار نابێت. زۆر باشە لەو حاڵەتەشدا لەبەروەی ژمارەتان زۆر کەمە پێتان تێک دەدرێت ئەو شەراکەتە یەکبوونە درۆینی کە ئاماژەی پێ دەکەن ئەوەی کە ڕاستی بێ بە خەڵکی کوردستانیڵی زۆر باشە وە خەڵکی ژەمەی نەناردۆ بەشدار بین لە زۆرینەیەکی ستەمکار بۆ یەک ڕیزیە کە پارە و پۆستە. زۆر باشە کاک سۆران دەمەوێت گەر ئەو بەڕێزانە هەر پرسیارێشکان هەبێ هاوکارانە مامەشە بۆ دەکەن کاتی کەم ماماوە یەک دوو پرسیاری گرنگی دیکەشم ماوە فەرموو بەڵێ. بەنای خی گەورە و میهرەبان بەخێرات کاک سۆران دەکەین بۆ دەڤەری ڕاپەڕین کاک سۆران چ بەڵێنێک دەدەی بە خەڵکی دەڤەری ڕاپەڕین چیمان بۆ دەکەیت لە ئەنجومەنی نوێنەران و هەروە چی بۆ گەنجان دەکەی بە تایبەتی گەنجان لە دەڤەری ڕاپەڕین بخۆت وەکو دەبینی بێ لە شاو خەڵک دەڕوات بۆ دەرەوەی خارج کە هیچ شتێکی بۆ ناکرێت کە هیچیشی بۆ بکرێت لێرە ئیشێکیش بکە لە حوتی بەیانی تا حوتی ئێوارە ئەگەر بە 300,000 کە دەستی شی بکە کە نییە کە لاوانەیە پارێژەمی بەرپرسێک بێ کوڕەکەی نەک خۆشی چیمان بۆ دەکەی وەروها دەنگویەکەی لە ناو شەقام دەڵێن کاکسۆران چی پێ دەکرێت لە ناو پەرلەمان کوردستان سڕ کرا چۆن دەتوانێت چێتە پەرلەمانی عێراق چی پێ دەکرێت چۆن دەتوانێت بڵێ هەڵسوکەوت کا بۆ چی بکا بۆ خەڵکی دەڤەری ڕاپەڕین وەڵای ئیشەڵا نوێنەرایەتیەکی حەقیقیتانەکەم نوێنەرایەتی حەقیقی یعنی گەیاندنی ئەو دەنگانەی کە نابیسرێن نوێنەرایەتی ئەو خەڵکانەی کە ناگەنە شوێنی نوێنەرایەتی داکۆچیکردن لە مافەکانیان و ئەوەی پێم بکرێ درێغی ناکەم وجدانی خۆم ئاسووداکەم کە نوێنەرێکی ئەم دەڤەرە بوو بم ئەرکی خۆم بەجێهێناوە ئەرکی خۆم بەجێ دێنم جا ئەرکی من هەرچی بوو بەجێم نەهێنا هەر خەڵک ئەتوانێ محاسەبەم بکە من لە پەرلەمانی کوردستان ئەوەی کە کردم بووە هۆکاری ئەوەی ئەو دەسەڵاتە ستەمکارە چی پێ بکرێ بەرامبەرم ئەنجامی بدا دەیویست لە هۆڵی پەرلەمان و سەر کورسی دەسەڵاتی یاسادانانەوە من بەرێ بۆ هۆڵی دادگا و کونجی زیندان بۆ لەبەرەوەی لە پرسی مافی مرۆڤە لە پێشێلکردنی مافەکانی مرۆڤە بێدەنگ نەبووم لەوەی کردویانە لە ناو زیندانەکانیان خەڵکم دەرهێناوە زیندانیە نهێنیەکانیان کاری گەورەم لەسەر کردووە لە کوردستان و لە دەرەوەی کوردستانیش وە بوومەتە بربەستێک بۆ ئەوەی کە پێشێلکاری مافی مرۆڤ لە هەریمی کوردستانە بێ بە قەزیەک خەڵک داوای مافی خۆی بکە خەڵک قبولی نەکا گەنجەکەی بڕفێنن ئەشکەنجەی بن بەبێ دادگا و بەبێ چارەنووس بۆیە کاتێک کە دزیان کردووە کۆمپانیاکانیان پارەکانی بردویانەتە دەرەوە و ئەو قەبارە گەورەیە کە لە خەڵکی کوردستانیان دزیوە لەکوێدایان ناوە بۆ کوێیان بردووە چی لێ ئەکەن چۆنەی بن دەسم کردووە بە ئەو دۆسیە گەورانە بۆیە هاتن سکاڵایان لەسەر کردم پارێزبەندیان لەسەر هەڵگرتم بۆی بتوانن دەستگیرم بکەن و لە زیندانی ناعادیلانەی حیزبیانەی خۆیانم بنێن هەموویم ڕەت کردوتەوە خوا یار بێ لەوە زیاترەکەم وە خەومان لە چاوی زۆر گەندەڵ کار تۆرانوە کە هێز و پارە و دەسەڵاتی زۆر گەورەی هەیە ئێمە پشت بە ئیرادەی ئەو خەڵکە و پشت بەخوای گەورە بێ منەت بووین دەیان هەوڵمان لەسەر بووە ئەنجاممان داوە نەتیجەکەشی لای خوای گەورەیە کێش پێی قەڵسە و کێش پێی نیگەرانە چیەکا بەرامبەرمان ئەتوانێت من پێم وتم نەک سکاڵە ئەتوانن بشمان کوژن بێ منەتین تەنازولمان نەکردووە ئەسڵەن ئەبێ خەڵک تەقدیری هەبێ بۆ ئەوەی لە پەرلەمانێکا 57 کەس دژی من کۆ بکەنەوە بۆی تەسلیمی زیندانێکی تاریکی مەترسیداری وەک زیندانی بادینانم کەن من قبوڵی نەکەم بۆی بمێنمەوە و هەر چقلی چاویان بم بۆ ئیشەڵا هەرواشە بم ئەگەر وانە بووم بەس خەڵک ئەتوانێ محاسبەی پەرلەمانتارەکەی بکە کە دەنگی پێداوە
محاسبەم بکەن بڵێن ڕاستن نەکە. زۆر باشە کاتی بەرنامەکەم زۆر کەماوە خاتونە بەڕێزە فەرموو. پرسیاری منەوەی ئایا جیاوازی کۆمەڵی دادگەری چییە لەگەڵ حیزبەکانی تریا لە ئەنجومەنی نوێنەران و چی لە بێئومێدبوونی خەڵکەکەی ئێستا خەڵکێکی زۆر بێئومێدە یعنی هینیەوە ئومێدیەوەیان نییە بچن بۆ دەنگدانیش ئەڵێنێمە ناڕۆین بۆ دەنگدان دەنگ نادەین چونکە پێشتر دەنگماندا و هیچمان بە هیچ نەکردەوە ئێستاش هەموو حیزبەکان وەکو یەکن و ناچین بۆ دەنگدان. کاک سۆران ئەو بێئومێدی شێ دروستی کردووە پرسیارەکەی زۆر جوان بۆ خاتونە بەرەزە من دوێنێ شەو بەسەر پرسیارەکەی و داباز نادەین برادێک مەسجێکی بۆ نردوم پێکەنینێکی زۆر هێشتا باوەڕت بە دەنگدانە ینی گەنج وای لێ هاتووە ئەو بێمتمانەیە ئەو خاتونە بەرەزە پرسیارەکەی زۆر جوانە بەڕاستی چی دەگەن بۆی گەنج نخبەی ڕۆشنبیر ئینتیمای بۆ هەڵبژاردن ئەوانە دروست بێتەوە ئینتیمای بۆ وڵات دروست بێتەوە. بەڵێ طبعاً بە بەرنامە دەسەڵات خەڵکی بێهیوا کرد وەکو چۆن نانبڕاوی کرد وەکو چۆن سزایدا لە ڕاستیە ئەو سیاسەتەیان بەکارهێنا کە کاتی خۆی یەکێک لە بەرپرسەکانیان بەداخەوە خەڵکی کوردستانی تەشبیه بەوە کرد کە سەگەکەت بۆ ئەوەی شوێنت کەوێ برسی بکە حاشا لە ڕووی خەڵکی کوردستان ئەو لایەنە بە تەئکید هەمان سیاسەتی پەیڕەو کرد کە ئەگەر خەڵکی کوردستان برسی بکات لێ ڕاناپەڕێ داوای نانەکە ئەگەر تێر بێ داوای ئازادی و مافەکە ڕێک خەڵکیان برسی کرد بۆی بەس داوای نان بکە تاکو نەیان پەرژێتە سەرەوەی داوای ژیانێکی خۆشتر و مافی زیاتر بکەن ڕێک ئەو دۆخەیان چەسپان کە خەڵکیان وا برسی کردووە بێهیوا ببێ توانا و ئیرادەی ڕوبەڕووبوونەوەی ئەم دۆخەی نەبێ هێندە بێهیوا ببێ بچێتەوە ماڵەوە هەر میلەتێ بێهیوا بوو ئەبێ بێتە دەرەوە لە ماڵەکانی هەر میلەتێ باوەڕی بە هەڵبژاردن نەمان نابێ لە ماڵەوە بێ وەرن خەڵکی کوردستان کە باوەڕتان بە هەڵبژاردن نییە بەدیلێکی تر بابێنین کە بەدیلی هەڵبژاردن بێ هەمومان ئەوەکەین تا ئەم ساتە ئەوەشی بێهیوایە بەدیلێکمان ناداتێ یان ئامادەیی نییە لە بەدیلی هەڵبژاردنە چیتر بکەین ئەمە زۆر گرنگە بێهیوایی کاتێ خراپە کە تۆ دەستبەرداری هەموو شتێ ببیت و لێگەڕێی چۆن وڵات بەڕێوە ئەچێ کێ نوێنەرایەتیەکە کێ سنووقەکان پڕەکە کێ تەزویرەکە کێ ناوی تۆ بەکارەهێنێ با بەکاری بهێنێ ئاخر ناکرێت تۆ ئەم حکومڕانێتیە و قبول بێ لە هەڵبژاردن بەشدار نەبی بێهیوابی هیچیش نەکەیت و بێیت بەیانی یەخەمان بگری بڵێ فەرمەوە هەڵبژاردن کراچیتان کرد ئەی قوربان تۆ لە ماڵەوە نهاتیتە دەرەوە دەنگ بەی بە من تۆ پشتیوانی منن نەکرد ئەوەی کە مستەفیدە لەو دەسەڵاتە لە هەر شتێکا بێ چۆ پشتیوانی ئەوی کردووە تا ئەو دەرچوو ئەو تەزویری شەکە بەشی خۆشی خەڵک پشتیوانیەکە خۆوە نەزانن ئەم هێزانەی دەسەڵات هەموو تەزویرە بەشێکی ئەو خەڵکە پشتگیریەکە ێ زۆرینە پشتگیریەوە بکات کاتی بەرنامەکەم زۆر کەمەوە ببوورە وەڵامەکەت گەیشت ئەگەر ئەو برابەڕێزە یاخودۆ خاتونە پرسیاریشکان هەبێت بەناوی خی گەورە سپاسان دەکەم بەخێراتین کاکسۆران دەکەین بۆ شار ڕانیە خۆ بەخێر بێ پرسیارەکەم سەبارەت بەو پرۆپاگەندانەیە کە لەسەر جەنابتە کە هێندێک دەڵێن سەر بە ئەمریکایە چۆن ئەو پرۆپاگەندانە ڕەتدەکاتەوە چێت لە پشتە ئاوا قسە دەکەی بۆ پەرلەمانتارەکانی دیکە ناتوانن ناوە قسە وەڵا یەکەم خوام لە پشتە و باوەڕم وایە ئینسان لە پێناوی حەقا لە بەرەنگاربوونەوەی زوڵم و ستەما هەرچی لەسەر بێت هەرچی بەسەر بێت ئینشاڵڵا سەری بەرزە بێ هەر کەسێک بێ ئەو ڕێم هەڵبژاردووە و کاتێک کە مل نادەی بە هیچ شتێکی ئەم دەسەڵاتە تۆمەتێ بۆ دروستەکە تۆمەتەکان زۆرن ڕەنگە من یەکێک بم لەوانەی ئەگەر خوا پشتیوانم نەبوایە و بەهێز نەبوومایە بە پشتیوانی خوا ئەو تۆمەتان بۆ ئەو کێوە ڕەشە دروست کرایە درزیان تەیە کرد
ڕۆژێ وتویانە سەر بە ئەمریکایە سەر بە ئێرانە سەر بە کێ پیاوی کێ وتمە من سەر بە خۆمم پیاوی کەس نیم تەنها پیاوی هاوسەرەکەمم و ئێمە ئەمانەوە خەڵک هەمووی پیاوی خوا بێ و دیفاعمان کردووە لەو میلەتە زانیویشمانە مەترسیەکان هەر تۆمەت نین مەترسی بۆ سەر گیانیشمان نزیک بۆتەوە بێمنەت بووین بۆ ئەوانەی کە بێمنەتن ئەوانەی کە باسی زوڵم و ستەمی ئەم ستەمکارانەکەن زۆرترین تۆمەتیان ڕوبەڕوە بێتەوە بەڵام گرنگەوەیە ئینسان بینی خۆی و خوا ڕێک کات باکی لە تۆمەت نەبێ باکی لە گەندەڵ و ستەمکار نەبێ زۆر شت هەیە زەمن زیاتر ڕوونێکاتەوە دەست خۆش بێ سپاس بۆ ئامادەبوونیەوە بە ڕێزانە بۆ کاک سۆران عومەر کاندیدی ژمارە 22 بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عراق من دەمەوێت بە کۆتایی ینی زۆر بە کورتی پەیامت چێ بۆ ئەو سنوورێک کە بەڕێستان وەکو کۆمەڵی دادگەری لێوەدا کاندیدیان کردوون ئەو هاوڵاتیانەی کە دەکەونە بەرەو سنوورە زۆر بە کورتی سپاس دەکەم چونکە هیچ کات نەماوە ئەمە ئیزافیە وەڵا شانازیە بۆ من ئەگەر ببمە یەکێک لە نوێنەرە هەڵبژێدراوەکانی دەڤەری ڕاپەڕین ئێمە ڕاپەڕینێکی تر و شۆڕشێکی ترمان بەرامبەر گەندەڵ و ستەمکار لە ڕێیە شانازیە نوێنەرایەتی دەڤەری دەواازەی ڕاپەڕین بکەم بەڕێز سۆران عومەر کاندیدی ژمارە 22 لە لیستی کۆمەڵی دادگەری کوردستان سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان لە بەرنامەی نوێنەری تۆ لە کەناڵی ئاسمانی پێیان لەگەڵمان بووی بە خێراتنی یەکە بە یەکەی ەژەکەمی خۆ بەخێر بن سەر چاو ئینشاڵڵا وەڵامی خۆتان وەرگرت بێتەوە خۆشەویستانم لێرەدا کۆتاییمان هێنا بە ماڵخەی بەرنامەی نوێنەری تۆ تا بێگەیشتنەوە لە ئاڵخەیەکی دیکە و لە کات و شوێنێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرین بەو هیوای کە ئێوەش سەرڕاستانە و کەسانەی کە باوەڕتان پێێتی باوەڕتان بە تواناکانیانە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عراق هەروان هەڵبژێرن و دوجار ئەوام بکەن بە نوێنەری خۆتان بەخوای گەورەتان دەسپێرین خوای گەورە یار و یاوەری